عراق بە هیچ جۆرێک پابندی نەپابندی دەستورە نەپابندی یاسای بودجەیە نەپابندی هەموو ئەو ڕێکەوتنانەشە کە لەگەڵ هەرێمی کوردستان کردوێت ئێمە لە کاتێکدایە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی پابندی بەڵێن و ڕێکەوتنەکانی خۆی بوو بەردەوام هەر جارەی بیانوویەک بە خەڵکی کوردستان دەگرن نەک هەر بە حکوومەتی هەرێمی کوردستان وە جارێکی کە شاندێکی کەی دیوانی چاودێری لە بەغداوە هاتوون بە ناوی وردبینیەوە ئێمە لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر دەکەین و پرسی زیاتر دەکەین کە داخۆ نیەتی حکوومەتی عێراق چییە ئەمەی کە دەیکەن ئەم زوڵم و ستەمە و برسیکردنەی خەڵکی کوردستان هۆکارەکەی چییە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد زراری گوتەبێژ و بەڕێوەبەری گشتی لە دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە کاک دکتۆر زۆر بەخێر بێن زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان بە پرسیارەکەم لەوێەوە دەست پێ بکەم پێشەوەی بێمە سەر پرسیارەکانی تر ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دیدارێکیدا لەگەڵ عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمە دەستەواژەیەکی بەکارهێناوە دەڵێ ئەگەر نیاز پاچی هەبێ چارەسەرکردنی هەموو کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق زۆر ئاسانە پێ دوایە عێراق نیازی پاکە وەڵا خۆی گوتەکەی بەڕێزیان 100% تەواوە لەبەرەوەی کارەکان بەو قورسێ نییە ئەوەی کە لەوانەیە خەڵک یان با بڵێن هەندێک لایەن کە تەوەقوعی بکەن کەەوە کارەکە زۆر قورسە زۆر قورس نییە طبعاً ئەو بابەتە لە دوای سەردانیان سەردانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی کاک مەسرور بارزانی کە سەردانی بەغدای کرد لە ناوەڕاستی مانجینۆ بۆ مەبەستی پێدانی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان طبعاً پاش کۆبوونەوەیشی چڕ و با بڵێن تێر و تەسەر لەگەر هەموو لایەنەکان ئەوە بوو لە ڕۆژی هەفتەی نۆ لە مانجی هەفتەی نۆی 2023 ئەمساڵ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاری ژمارە 23520 دەرچوو کە لە بەرگەی دووەم طبعاً بەرگەی یەکەم باس لەوە دەکا ناردنی مانگانە بڕی 700 میلیۆن دینار لە مانجینەوە کە دەست پێ دەکا بۆ هەرێمی کوردستان بۆ ماوەی 3 مانگ لە فەقەرەی دووەم باس لەوە دەکاکەوە لیژنەیەک پێک دێ لیژنەیەکی هاوبەش لە نێوان دیوانی چاودێری دارایی بەغدا بە تەنسیق بە هەماهەنگی لەگەر دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان ئەو لیژنەیە بۆ چیە کە لەوێ باز دەکەدرێت لە 30 ڕۆژ کەمتر یعنی لە ڕۆژی دەرچوونی بڕیارەکە بە ماوەی 30 ڕۆژ کەمتر باشە وردبینی لە هەموو میلاکات و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێت طبعاً کە دەڵێن میلاکات ینی ئەو فەرمانبەرانەی کەوا بە فەرمی موچەخۆرن با بڵێن تاعینی ڕسمین لە حکوومەت و ئەوە طبعاً ئەوە میلاکات دەگرتەوە جگە لەوانەش با بڵێن هەیتمان پێشمەرگەمان هەیە خانەنشینمان هەیە خۆی ڕێک تەسمیەکە بەو شێوەیە ئاعداد تدقيق أعداد رواتب الموظفين والرعاية الاجتماعية والمتقاعدين طبعا رعاية اجتماعي ويتساوديري كومالايتي أوانش دەگرێتەوە ئەمە طبعا تازە دەسمان بەکارەکە کردی خۆی ئەوان تاخیر هاتن ئەوان ڕۆژی هەینی هاتن ئەمە ڕۆژی شەممە لە گەریان دانیشتینە و ڕۆژی یەکەم پلانەکەمان دانایە و ڕۆژ یەکشەم و ئەو ڕۆژ دەتوانم بڵێم بەڕسمی ئەمە دەست بەکار بووین لە وەزارەتەکان و لە شوێنەکان لە ئەوەی دەست پێ بکەین بەو پرۆسەیکەوە لەسەر شانی ئێمەیە وەکو دیوانی چاودێری دارایی بتوانین بگەینە ئەو ژمارەی کەوە ئایا چەند فەرمانبەرمان هەیە و چەند گرێبەستمان هەیە و هەروەها چەند خانەنشینمان هەیە بە هەردوو سێکتەری خانەنشینی هەم سەربازی هەمیش با بڵێن مەدەنی و هەروەها چەند چاودێری کۆمەڵایەتیمان هەیە ڕێعای اجتیماعیکەوە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە موچیان دەدەین باش کاک دکتۆر یعنی هەموو بۆ خۆشت باش دەزانی هەموو لیستەکان پێشکەش کراوە دراویانەتێ بە هەموو جۆرێک زانیاری تەواویان هەیە بەڵام پرسیار ئەوە نییە عێراق یەکێکە لە هەر گەندەڵەکانی هەموو جیهان ڕەنگە گەندەڵترین وڵاتی جیهان بێ وە گەندەڵیەکانی جەنابیشت باشی زانێ و خەڵکیش باشی زانێ هەموو سێکتەرەکانی گرتوتەوە هەر لە حەشدی شعبی و سوپا و بیگرێت تا سەر وەزارەتەکانی کە بەڵام پرسیارەکە ئەمەیە ئایا ئەوان ئەم شێوازی هاتنیان بەردەوام شان دێ بەردەوام لێژنیان دێ بۆ هەرێمی کوردستان ئەمە جۆرێک نییە لەوەی کە وەکو تاحقیقێک لە هەرێمی کوردستان بکەن و بەڵام چاوپۆشی لە گەندەڵی خۆیان بکەن طبعا کاک حاکم خۆت
باس لە بابەتەکە کرد ئەو بابەتە بەڕاستی ئەمە لەگەرمان باس کردن کە هاتن ئەمە پێمان گوتن لە 2021 2022 لە 2000 وابزانم 19 بوو شتانیان بردی ئەوان لەکنیان هەیە داتایان هەیە بەڵام ئەمە وەکو باست کرد ئەمن وای بۆ دەچم کەوا زەختەی سیاسی هەبی لەبێ ینی ئێستا مەسەرەن حکوومەتی سوودانی با بڵێن خودی بەڕێز محەممەد شیا سوودانی نەتوانی ئەو با بڵێن ڕاستە و خۆ ئەو تەعاملە بک بتوانی بەشە بوو هەرێمی کوردستان بنێری ئێستا لێرە ئەمە زۆر باسمان لەوە کردکەوە موچەی فەرمانبەران تێکەڵ بە کێشەی سیاسی نەکرێ لە هەرێمی کوردستان تەسەوڕ دەکەم من وای بۆ دەچم لە دوای تەواوبوونی ئەو وردبینیە هیچ با بڵێن بیانەیەک نییە لە دەست بەغداکەوە موچە خۆران منێری دوایتر هیچ بیانویەک نابی بمێنێ لەبەرچی ئەخرە ترسم بمبورە گوتێرانە گورگومەڕەکەمان لێ بکەن گورگەکە لە لای سەر و ئاوی خواردنەوە بە مڕەکەی ئەو باوە زۆر دوور درێژ نییە خۆی ئەسڵان لە قەرارەکە باس لەوەی دەکات دەڵێ لە ماوەی مانگە کەمتر باشە وایە ئێستا خۆی مانگەکە ئەوەندە نەمایە لە حەفدەینەوە لە حەفدەیدا کۆتایی پێدێ لە حەفدەیدا کۆتایی پێدێ ئەمە تەسەوڕ دەکەین تا حەفدەیدا راپۆرتەکەش تەواوکەین و بیان دەینێ بە مشتەرەکی هەردوو لا بە بڵێن دیوانی چاودێری دارایی هەرێم لەگەڵ دیوانی چاودێری دارایی بەغدا راپۆرتەکەش وا تەسەوڕ دەکەم احتیمال ئەگەر هیچ زمان نێتە پێش بتوانین لەو ماوە تەواوی بکەن بەڵام ئەگەر 2 ڕۆژ 3 ڕۆژ تاخیر بن ئەو کێشەک نابی پێم وایە کەمە راپۆرتەکەمان داخۆی طبعا ئەو راپۆرتە لیژنەی هەردوو لا واژووی لەسەر دەکا ئەوان بەخۆیان تەکلیفی ئەو دوو جیهەتەیان کردیە کە تەکلیف دەکەی خۆی ئەتو دەبیستی قەشت بەو دوو جیهەتە هەبی ئەوە لەسەر داواکاری چێە لەسەر داواکاری ئەنجومەنی وەزیرانی عراقا کە جیهەتی دیوانی ڕقابەی مالی ئیتیحادی لەگەر دیوانی ڕقابەی مالی هەرێمی کوردستان ئەو دوو جیهەتەی ئەو خۆی تەکلیفی کردیەکەوا بچی ئەو ئیشە بکە واتە ئەمەن پێم وایە ئەو جارەی جیاوازە لەگەر جارەکانی تر لەبەرچی لەبەرەوەی ئەو جارە قەرارەشی خاصی پێدەرچووە لە ئەنجومەنی وەزیران قەرارەشی خاص بەو بابەتە دەرچووە کەوا ئەو ئیشە بکرێت هەمومان دەزان هەموو خەڵکی هەرێم دەزانی عراق دەزانیتن ئەو بابەتە کەوا پێویستە لەو ماوەیەکی ماوەی مانگە کەمتر هەموو میراکات بە طبعاً بە دەرەجاتی وەزیفی واروەها بە ئیجمالی ڕەواتب ئەمە تەسلیمیان دەکەین کێشەکە لەسەر ئەوەیە ئایا پێم وایە بیانەوێ بگەنە ئەو ڕقەمەی کە بە فعلی موچەخۆرانی هەرێمی کوردستان چەندە ئەو کاتە هیچ بیانیوەک نامینەیە ئەگەر هەندێک ما بڵێن ملاحەزاتی شەبی معنی بڕواناکەم بەو شێوەیەبی و دەتوانن زۆر لای دەدەن ئەو ملاحەزاتانە ینی ئەوە تە مەبلەغێکی کەم دەبتەوە بەڵام لێرە هیچ بیانیوەک نامین لەوەی ئەو بابەتە تێکەڵ بە بابەتی سیاسی نەکرێ و مانگانە موچەخۆران بنێردرێت باش کاک دکتۆر بەخۆ دەزانی زۆر دەمێکەوە چەند مانگە یاسای بودجە دەرچووە تەواو بووە ڕێنماییشی پێ دەرچوو بەڵام تا ئێستا ینی موچەخۆرانی هەرێمی کوردستانی نەناردوو ئەم 600 ملیارەی کە بە قەرزی دەینێرن بەڵام پرسیارەکە ئەمەیە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە وەکو وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەگەرەکەتان لەبەر چاوگرتووە چونکە ئەوان جێگای سیقەنین چێ دەڵێ بیانووی تریشمان پێ ناگرن ئەبێ هەموو ئەگەرەکان لەبەر چاو بژین بم بۆرە کاکاکە ئێمە وەزارەتی دارایی نین بڵێ دیوانی چاودێری دارایی سەر بەخۆی هەنی سەر بە وەزارەتی دارایی نین ئێمە سەر بەخۆن خۆی ئەوە بەڕاستی هیچ حکوومەتەکە لەبەر چاوی گرتیبی ئەو بابەتە فعلەن ئەوە نازانم ئەو ئەگەرە لەوان بەزی دێڕین ئەوان دەتوانن جوابی ئەو پرسیارە بتنەوە کە ئایا ئەو ئەگەرانیان لەبەر چاوگرتیە ئەگەر هات و بەغدا پابەند نەبوو بە بەو بەڵێنانێک کە دایتی خۆی دووشت هەیەیان ئەوەتە ئەو بڕێی کە لە بودجە دیاری کرایە کە چەندە حسەی هەرێمی کوردستان لە تعویزاتی موظفین کە مانگانە تقریبا 770 ملیار دینارە وابش مەبلەغەشی کەم نییە بەڕاستی ئەگەر بێت و حتا اعتراف بەو راپۆرتەش نەکەن خۆ دەبی بگەڕێنەوە سەر و 770 ملیارە ماگارە بگەڕێن بەڵام من تاکیدم ئەو راپۆرتەکە تەواو دەبی مەبلەغەکە لەوە زیاترە کە ئەوەن لە تعویزات موظفین نێواتە موچەخۆرانی هەرێمی کوردستان دایاناوە هیوادارم ئەوان ڕێز لە یاسا و دەستور و لە واژۆکانی خۆشیان بگرن زۆر بەڕێز دکتۆر محەممەد زۆراری بەڕێوەبەری گشتی لە دیوانی چاودێری و هەروەها گوتەبێژی دیوانی چاودێری گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ شەوتان باش